الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني بەڕێز لە سێ وتاری جومعەکانی ڕابردوودا لەگەڵ جەنابتان و مسلماناندا لە زنجیرە باسی بنەماکانی هاوسەرگیری سەرکەوتوودا لەژێر تیشکی ئاەتەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم چەند بنەمایەکمان باس کرد بۆ ئەوەی کە ئینسان لە ژیانی هاوسەرگیریدا کەسێکی خوا ڕەحمی پێ بکات سەرکەوتوو بێ، ژیانی ئەم دنیای پێش ئەو دنیا بە هەشتۆکەیەکی بچکۆلە بێ. وتاری ئەمڕۆمان بەشی چوارەمی ئەو زنجیرە باسەیە و بە پشتیوانی خوای پەروەردگار ئینشاء الله دەچینە خزمەت قورئان. لە سوورەتی ئەڕوومدا ئاەتی 21 خوای گەورە دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. دەچینە خزمەت ئەم ئاەتە و شی دەکەینەوە. خوا دەفەرمێ ومن آياته لە نیشانە و بەعزێک لە نیشانە و دەسەڵاتی پەروەردگار ئەی ئینسان بە چاوی خۆت ببینە کە بریتیە لە بوونی هاوسەرگیری. جا لەبەرەوەی بەڕێزان ئەڵڵا واجب الوجودە، واتە واجبە بەو شێوەی کە هەیە هەر بووە و هەر دەمێنێ، بەڵام غەیری ئەڵڵا سبحانه وتعالى ممکن الوجودە، دەکرێ هەبێ دەشکرێ نەبێ، دەکرێ ئاڵوگۆڕی بەسەردا بێ لە شکڵ و شێوەی خۆی بۆ کۆمەڵە جار لا بدە. تەنها ئەڵڵایە کە واجب الوجودە وەکو خۆی دەمێنێتەوە. بۆیە لە دەسەڵاتی ئەڵڵادا زۆر ئاساییە کە خوای پەروەردگار هەر بەشەرەی تاک تاک دروست بکردینایە و پێویستمان بە دایک و باوک نەبوویایە. ئەو خوای کە ئادەمی بەبێ باوک و دایک دروست کرد، ئەو خوای کە عیسای بەبێ باوک دروست کرد، زۆر ئاسایی بوو هەر وەکو فریشتە دروست دەکا بە کون فەیەکوونێک ئێمەش دروست بکە. بەڵام ئەوە لەوەدا و عەزەمەتی خۆی دەسەڵاتی خۆی دەخاتە بەرچاومان کە ئینسان تۆ چۆن لە ڕێی زەواجەوە گەشە دەکەی. چونکە ئینسان بۆ هێشتنەوەی جەستەی خۆی پێویستی بە خۆراک هەیە. خوای پەروەردگار لەو سفرەیە کە لەبەر دەمانە ڕادەخرێت گەورەی و دەسەڵاتی خۆی نیشانی ئێمە دەدا. هەروەها بۆمانەوەی نەوعیەتی مرۆڤایەتی هاوسەرگیری کردووە. ئینسان بیر لە دەسەڵاتی خوا بکاتەوە لە کاتێکا کە هاوسەرگیری ئەنجام دەدا، یان خۆشەویستی نێوان ڕەگەزی نێر و مێ بۆ یەک دەبینێ و بە حەواڵی بە یەک دەگەن. هەروەها بۆ هێشتنەوەی ذیکر و یادی خێری سەدەقەی داناوە، عەمەلی ساڵحی داناوە. ئەوە تا ئینسانی وا هەیە 1000 ساڵە مردووە، 500 ساڵە مردووە، کەچی هەموو ڕۆژێ ناوی دەهێنرێ بەهۆی عەمەلە ساڵحەکانیەوە. ئینسان بۆ ئەوەی یادی خێر بێ، ذکری خێری بکرێ، کار و کردەوەیەکی وا لە ناو کۆمەڵگادا بەجێ بێڵێ کە خەڵک باس کرد ناوی هێندرا ڕەحمەتی بۆ بوێندرێ. هەروەها ئیشێک بەجێ بێڵێ بەبینینی ئەو دەستگایە، بەبینینی ئەو بینایە، بەبینینی ئەو مزگەوتە، ئەو خەستەخانە، ئەو مەشروعە خێرا، یەکسەر ناوی فڵان کەست بیر بکەوێتەوە کە بنیادنەری ئەم خێرەیە. ئەوە ذیکری تۆ هەمیشە ماوە با لە ژێر خاکیش دابی. کەواتە هاوسەرگیری بەشێکە لە نیشاندانی عەزەمەت و دەسەڵاتی ئەڵڵا بە ئێمە. ئەمجا ئاەتەکە دەفەرمێتی من ئەنفوسیکم، لە خۆتان ئەی پیاوان خوا هاوسەری بۆ دروست کردوون. زانایانی تەفسیر لەسەر ئەم ئاەتە سێ قسەیان هەیە. خاڵی یەکەمیان من ئەنفوسیکم یعنی ئەی پیاو بزانە ژنەکەت لە هەموو کەس لێ نزیکترە، هەر لە نەفسی خۆتە. چۆن ئینسان بە کەسێک دەڵێ بۆ نمونە دایکێک لە کچەکەی تووڕە بێ، باوچێک لە کوڕەکەی تووڕە بێ، ئەڵێی لێی بێزار مەبە، نەفرەتی لێ مەکە، دووری مەخەوە، کاکە لە خۆتە. زۆر عیب و ناشرینە لە ڕووی جەنابتان باوچێک لەگەڵ کوڕەکەی خراپ بێ، زۆر ناشرینە دایکێک لەگەڵ ئەولادەکانی بەسۆز نەبێ. دەیخوا بەو مانایە پێمان دەفەرمێ هاوسەرەکەت ژنەکەت بەشێکە لە خۆت، لە خۆتە، ئازاری مەدە، ئاگاداری بە. مانای دووەم ئەوەیە، 'ئەی پیاو جنسی ئافرەت دەگڕێتەوە بۆ تۆ،
ئەم ئاەتە قورئانیە ئیعجازێکی گەورەمان پێ دەڵێ كاتك القرآن لسورة نجمة دفرمي وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى پروردگار ئەو زاتەیە الله سبحانه وتعالى کە نێر و مێی دروست کردووە لە نوتفەی پیاو من نوتفەتین باسی هێلکۆکەی ئافرەت ناکە ئەم ئاەتە بەڵگەیەکی بەهێزی زانستیە لەسەر ئەوەی کە ئەم قورئانە تەنها و تەنها کەلامی خوایە و بە هیچ شێوەیە قسەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم تێدا نییە ئەو زەمانە 1436 ساڵ لەمەوبەر 37 ساڵ لەمەوبەر 15 سەدە لەمەوبەر هیچ کەس بیری لەوە نەکردوتەوە کەوا مناڵ تەنها پەیوەندی بە نوتفەی باوکەوە هەیە کە نێر دەردەچێ یان مێ دەردەچێ قورئان ئەوەی باس کردووە ئێستا زانستی نوێ دەڵێ کاتێک کە مناڵێک لەدایک دەبێ نوتفەی پیاو ئێکس وایە هی ئافرەت هەر ئێکسە بۆیە کاتێ دەبینین لە کۆمەڵگەی کوردەواری ئێمەدا ماڵێک بە زۆری هەر کچیان دەبێت کوڕیان نییە سەیرەکەی کۆمەڵگا دەوروبەر خەس و خەزور خزمان سەیرەکەی بەداخەوە بە چاوێکی نامۆ سەیری دایکی منداڵەکە دەکەن وەکو ئەوەی خەتای ئەو بێ هەموو جارێک کچی بێ کە لە کاتێکە ئەمە هیچ خەتایەک نییە لە کاتێکە پەروەردگار دەفەرمێ پێش کوڕ کچ هەدیەی خوایە پێت دەبەخشێ کەچی ئێمە وا دەزانین ئەو خەڵکە وا دەزانێت خەتای ئەو ژنەیە کە منداڵەکەی کچ بووە قورئان ئەمێ ڕاست کردەوە قورئان دەفەرمێ منداڵ کچ و کوڕی هەمووی بەخششی خوایە بەڵام پەیوەندی بە ژنەکەوە نییە کەس ڕوو لەو نەکا پەیوەندی بە کوڕەکەی خۆتەوە هەیە بە مێردەکەوە هەیە ئی ئەو ئێکس وایە ئی ئەویان ئێکسە جا قورئان دەفەرمێ ئەو خێزانە پەیوەندی بە خۆتانەوە هەیە ئەی پیاوان لە جنسی ئێوە دروست دەبێت سێم مانە فراوانەکەی من ئەنفوسیکم ئەوەیە ئەی پیاو ژنەکەشت وەکو تۆ عەقڵی هەیە وامەزانە تەنها تۆ عەقڵت هەیە پێویستت بە عەقڵی خێزانیشت هەیە تۆ بیرکردنەوەت هەیە ژنەکەشت بیرکردنەوەی هەیە مەڵە ڕاوێژ ژنم بۆ چییە ژن پرسی پێ بکە و بە قسەی مەکە ئەوە دوورە لە قورئانەوە وەکو تۆ فکر و عەقڵ و بۆچوونت هەیە ئەویش هەیەتی ئەی پیاو چۆن تۆ هەست و سۆزت هەیە ژنەکەشت هەیەتی پێویستە پێی بەخشی چۆن تۆ زمانت هەیە و قسە دەکەی ئەبێ ئەویش زمانی هەیە و گوێ لە قسەکانی بگیرێ چۆن تۆ گوێت هەیە و حەز بە بیستنی وشەی جوان دەکەی ڕێز دەکەم ژنەکەشت هەروایە ئەویش حەز ناکە قسەی ناشرین لە تۆ بیستێ دەی تۆ هەر وەکو گوێت هەیە و حەز بە بیستنی قسەی خۆش دەکەی ئەو مافەش بە هاوسەرەکەت ڕەوا ببینە من ئەنفوسیکم ئەوەمانە گشتێکەیەتی یعنی ئەی پیاو ئێوە لە زۆر شتا لەگەڵ خێزانەکان تا خاڵی هاوبەشتان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إنما النساء شقائق الرجال بەڕاستی ئافرەتان تەواوکەری پیاوانن یعنی ئەگەر جەستەی ماڵێک دوو باڵی هەبێ تۆی پیا و باڵێکی ناتوانی بە تەنها بەفڕی و بەرز بیەوە ئیلا دەبێت لایەکەی تر باڵەکەی تر کە خێزانەکەتە لەگەڵ تا بێ ئەمە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ڕۆژانەی ڕابردوو 8 مارس بوو دەبوایە ئافرەتانی بەڕێز لەگەڵ حرمەت و ڕێزمان بۆ هەموو ڕێکخراوی ئافرەتان کە ڕەن بە خزمەتی بەرچاویشان لە بواری خۆیاندا کردبێ بەڵام بەداخەوە کەمیان دەگەڕانەوە سەر فەرمودەکانی خوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێن فعلا مافی ئافرەت لە ئیسلامدایە ئەو پێغەمبەری سەروەرە کە کەس نەیتوانیوە تا ئێستا قسەیەکی ئاوا بکە إنما النساء شقائق الرجال لمسند إمام أحمد هاتووە فەرمودەکە بەڕاستی ئافرەتان هاوشان و هاوتای پیاوانن وەرە من تەحەدا دەکەم چی قسەی فەیلسوف و زانایان و ئافرەت دۆستانی دنیا هەیە ئەگەر یەک نیوەدیێڕی ئەوان پێوترا بوو فەرموو ئەوە لە شوێنی دانن نییە شتیوە کەسێک پێش پێغەمبەری خوا فەرمێ بەڕاستی ئافرەتان هاوتای پیاوانن زوڵم لە ئافرەت دەکرێت کاتێ دەبێت بوترێ ئافرەت و پیا وەکو یەکسانن نەخێ دەبێت بوترێت دادپەروەری لە بەینیاندا هەبێ چونکە بە یەکسانی ستەمی لێ دەکەی ئەوەتانە سەیرکە ئافرەت عەتف و سۆزی زاڵە بەسەر عەقڵیدا خوا وای دروست کردووە عەتف و سۆزی چونکە دایکە ئەبێ زاڵ بێ بەسەر عەقڵیدا بەڵام پیا بە پێچەوانەوە پیا و عەقڵی زاڵە بەسەر عاتیفەیدا ئافرەت بەس ئێستا دەبینێ ئەم لە حەزەی کە تیا دەژی خوا وای دروست کردووە بۆ ئەوەش باشە پیا و دووربینە ئەها جاری وایە پیا و لەگەڵ ڕێزم بۆ جەنابتاندا ڕەزیلترە بیری ئەوە دەکاتەوە 10 ساڵی تر چ بخوا ژن دەڵێ ئەو پارەی هەمانە هەر ئەمڕۆ لە بازاڕە سەرفی کە و قەنەفەکان بگۆڕە ئەو دووربینیە بۆ پیا و زەڕورە چونکە ئەرکی بەڕێوەبردننی ماڵی لەسەر شانە ژن تووڕە دەبێ ئەگە تەلاقی زۆر جێ بەدەست بووایە هەر ئەو ڕۆژە یەک خێزان نەدەما هەر ئەو ڕۆژە مێردەکەی تەلاق دەدا
پیاو خۆی دەخواتەوە سەبر دەگرێ ئارام دەگرێ ژنەکەی تەلاق نادا دووربینیەکی هەیە هاتووە تۆ بڵێ وەکو یەکسان بن ستەمت لێکرد نا بڵێ با دادپەروەری هەبێ هەموو ئەوانەی کەوا بە ناوی ئافرەتەوە جاری وایە قسە دەکەن زۆربیان پیاوانن یعنی ئەوەندە ئافرەت دیفاع لە خۆی ناکات کە پیاوێکی سمێڵزت دیفاعی لێ دەکات ئەوە دەبێ هەدەفێک لە پشتی ئەمەوە هەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ دینەکەی خۆمان من ئەنفوسیکم ئەی پیاوان ژنان لە نەفسی خۆتانن لە کۆمەڵە خاڵە هاوبەشتانن بە یەکەوە جوانن لە کۆمەڵە خاڵە سیفاتەکانتان لە یەک جیاوازن بەڵام بەم جیاوازیەوە تەواوکەری یەکن قسەیەکی خۆش هەیە نوکتە نییە هەر واقعە پیاوێکی بەڕێزی ئەم شاری هەولێرە هەیە دکتۆر ئازاد منتیک سەرنووسەری گۆڤاری پزیشکە گۆڤاری پزیشک ژمارەیەکی زۆری لێ دەرچۆ من دوا ژمارەیم خوێن بێتەوە لەواچێ ئەو لە ژمارە پەنجاویەکیدا لە لاپەڕەی 48دا بابەتێکی جوانی کەدا بوو ئەو دکتۆرە بەڕێزە دکتۆر ئازاد دەڵێ دکتۆرەیەکی هاوڕێم ڕەفیقم کە پسپۆڕی بواری ژنان و منداڵبوون بوو بۆی جێڕامەوە وتی ڕۆژێکیان ئافرەتێک هاتە عەیادەکەم وتی دکتۆرە فریامکەوە دایکی 8 منداڵم واللهی وەڕز بووم لە منداڵ ئەمانە حتا منداڵن باشترن کە گەورە دەبن خەفەتیان زیاترە ئێستا بەڕاستی ئەرکێکی زۆرم لەسەر شانە هەر وەڕز بووم لە منداڵ بەخێوکردن 8 منداڵم لەسەر یەک بووە پرسم بە هاوسەریشم کردووە نردومی بۆ لای تۆ چارەسەرێکمان بکەی هیچ کە حەملم نەبێ و منداڵم نەبێ ئەڵێ من جوتم زۆر باشە ڕێگاکانی مەنعکردنی منداڵ بۆت باز دەکەم ئەم ڕێگای ئەو ڕێگای ئەوانە یەکێ لەوانە وتم خواردنی حەپی مەنعی منداڵە ڕێگری بوون لە منداڵ لە ڕێی خواردنی چەند حەپێکەوە کە ئافرەتەکە دەیخوا ئەڵێ ئافرەتەکە وتی ئەم ڕێگایانم پێ گونجاوە من حەپەکان هەڵدەبژێرم وتم زۆر باشە بۆم نووسی بۆم دیاری کرد لە ماوەی 20 ئەوەندە ڕۆژەدا ئاوا بەم شێوەیە و لە فڵان کاتا دەیخۆی حەپەکانی لە سەیدەلی هێنا جوان جوان حاڵیم کرد بەڵام ئەوەندەم پێگوت دکتۆرەکە دەڵێ پێم وت حەق وایە مێردەکەشت چاوێکی دێتەوە بێ هاوکاریەکت بکە مەبەستم ئەوە بوو ئەم پیاوە چاوی لەوە بێ ئەم ژنە دایکی 8 منداڵە دەسەر خێزان بەخێو دەکا نابێ پیاوەکەی بە چاوی دایکێک ژنێک تەماشاکە کە یەک منداڵی هەیە ئەبێ سەبری هەبێ بەرامبەری ئەبێ تەحملی هەبێ ئەبێ هاوکاری بێ ئەبێ دەستباری بێ ئەبێ زیاتر ڕێزی لێ بگرێ زیاتر هاوکاری بێ لە پەروەردە و بەخێوکردنی منداڵەکاندا کۆمەڵی ئیشوکاری ماڵ هیچ عیبەیەکی تێدا نییە کە ماڵێک قەڵەباڵغ بوو پیاوەکە گەسکێکی ماڵەکە بدا ئەوە گەورەییە ئەڵێنی دکتۆرەکە مەبەستی ئەوە بوو حەق وایە پیاوەکەشت چاوێکی لە تۆوە بێ ئەڵێ پاشی ماوەیەک 2-3 مانگی پێچوو ئافرەتە خۆی کردەوە بە عادەکەمدا هاتە وتی دکتۆرە تۆ منت کرد بە پەند وتم چۆن دادا وتی وەڵاوەتە حامیلەم ئەوە سکمە ئەوە حەملم هەیە وتم پێم سەیرە تۆ حەپەکانت خواردە وتی بەڵێ وتم دانیشە بۆم باسکە بزانم دیارە خەلەلێکە بۆ لە خواردندا باشن نەخواردوون ئەینا ئەوە لە ڕووی زانستیەوە لە 95 زامنە کە ئافرەت حەملی نەبێتەوە ئەڵێ وتم دانیشە بە وردی بۆم باسکە چۆنت خواردوون وتی وەڵا دکتۆرێ بەڕێز 10 ڕۆژیان لەسەر یەک من خواردم دوای بێتاقەت بووم بە پیاوەکەوتم ناڵن ژن و پیاو یەکسانن دکتۆرە توی حەقوایە پیاوەکەش چاوێکی لە تۆ بێ و هاوکارت بێ ئێ منداڵیش ژن و پیاو نییە بە بەڵگەی عەقڵی و عیلمی دەبێت نیوەکەی تۆ تیوە بیان خۆی وەڵا لەو 10 ڕۆژە بەدواوە پیاوەکە حەپەکانی خواردوون کەچی ئێستا حامیلەم بەڕاستی بە یەکسانی خواردیانن منداڵەکە لەدەست شد لەبەرەوە زۆرجار بەڕێزان شەر نییە هەمووی ئەوەی کە بە یەکسانی دابەش بکرێ لە بینی ژن و پیاودا بە قازانج بێ زۆرجار بە زەرەری ئافرەتەکە تەواو دەبێت قورئان دەفەرمێت لە خۆتانە هاوسەرانم بۆ دروست کردوون لیتەسکونوا ئیلەیها بۆ ئەوەی کە لەلایەندا حەسێنە و ئارام بگرن ئێمە یەک وشەکانی قورئان وەردەگرین قورئان دەفەرمێت لیتەسکونوا ئیلەیها نافەرمێت لیتەسکونوا فیها سەیری وشەکانی ئەم قورئانە چەند وردە لیتەسکونوا ئیلەیها یعنی ئیرتاح وەطمەئەنە بها پیاو لەگەڵ هاوسەری حەڵاڵی خۆیدا دووشت بەدەست دێنێ وەکو جەستە مرتاح و ئیسراحەت دەکا وەکو دەروون دەحەسێتەوە بۆیە لە جوودبوونی پیاوێک دوو لە ڕووی جەنابتان و ماڵی خوا و خوشکان لەگەڵ ئافرەتێکی ناشەرعیدا ڕەن بێت جەستە بۆ چەند چرکەیەک هەست بە لەزەت و خۆشیەک بکە بەڵام دەروون وێران دەکا هیچ کاتێک ئەوانەی بەڕێگەی ناشەرعی بە یەک دەگەن دڵیان ئیسراحەت نییە ئەگە بۆ چەند چرکەیەک و لەحظاتێکیش خۆشیەکیان بەجەستەدا بێ بەڵام هاوسەری خۆدوانیە هاوسەری ڕێک و پێک وەکو جەستەت مرتاحی وەردەگرێ ئیطمەئەنە بها دڵیشت ئارام دەگرێ خۆشترین لەزەتیش ئەوەیە کە دڵ و دەرونی ئینسان ئارام بگرێ بۆیە پیاو هەمیشە دڵی لای دووشتە ماڵەکەی لەگەڵ خێزانەکەی پیاوی بەڕێز و بە حورمەت و دیندار دووشتی زۆر لا پارێزراوە بپارێزرێن هیچی تری ناوێ
ژنەکەی پارێزراوە بێ عرز و ناموسی ماڵ و سامانی پیا و دڵی لای ئەو دوانەیە دەچی بۆ سەفەرێک چەندی مرتاح بی لەو شوێنە ئیلا دڵێک لای ماڵەکەت و لای خێزانەکەتدا ئەگەر خێزان و ماڵەکە لەگەڵا بێ هیچ مشکلەیەک نیە ئەگەر لە هەردوو وڵاتێکی دنیادا بژی جا قورئان دەفەرمێ وجعل بينكم مودة ورحمة سەیری وشەی جعلە بکەن جێراومانە جعلە یعنی خەلەقە خوا دروستی کردووە قورئان دەفەرمێ سۆز و ئەڤین و خۆشەویستی لەگەڵ ڕەحم و بەزەی لە بینی ژن و مێردا خوا دروستی دەکا دروستی دەکا خوا دروستی دەکا بۆ نمونە بە چاوی خۆت ببینە ژن و پیاوی وا هەیە پیاوەکە دەڵێ وەڵڵاهی چی سەرۆت و سامانە بۆ ئەم ژنە خستومەتە بەردەستی کەچی لێم ڕازی نییە خۆشی ناوم جاری وا هەیە لە ڕووی خانووەوە کابرا ئەڵێ وەرن سەیری خانووەکەم کەم بزانن لە چ کۆشکێکم کەچی ژیانمان بەختەوەر نییە لە ڕووی سیارەوە دوا مۆدێلی ئۆتۆمبیلم پێیە و هاوسەرەکان بەیەکەوە ناڕەحەتن لە ڕووی جلوبەرگی جوانەوە چی ئەم ژنە دەستی بخاتە سەر ئەم پیاوە بۆی دەکڕێ یان پیاوەکە بە جوانترین جلوبەری خۆی دەڕازێنێتەوە کە ژنەکە ڕووی تێناکە لە ڕووی جوانیەوە جاری وایە ئەم ژنە جوانترین ئافرەتە و پیاوەکە ڕووی تێی نییە جاری وایە جوانترین پیاوە و ژنەکە دڵی پێی ناکرێتەوە لە ڕووی زۆرزانیەوە پیاوێکی زۆرزانە هەموو فەنەکان و ئەتەکێتی هاوسەری بەکاردێنێ کەچی سوبحان الله ئەو ژنە دڵی پێی ناکرێتەوە یان ژنی وا هەیە چەند زۆرزانە هەموو ئەتەکێتی هاوسەرگیری بەکاردێنێ پیاوەکەی ڕووی تێناکە قورئان ئەوەمان پێ دەڵێ وا مەزانە بە مادیات دەتوانی سۆز و خۆشەویستی بخێ دڵی بەرامبەرەکەتەوە ئەوە دەبێت خوا دروستیکە بۆیە خواد لەبیر نەچێ نەڵێ من ئەمە دەکەم من وا دەکەم ژنەکەم خۆشی بۆم ژنێک بڵێ من وا بەکار فەنی وا بەکاردێنم خۆم دەخەمە دڵی هاوسەرەکەمەوە بڵێ ئەگە ئەڵڵا پشتیوان بێ ئەڵڵا پشتیوان نەبێ بە هەموو هاوکاری مادیەکان ناتوانانی خۆشەویست بی لە ناو دڵی یەکتردا جا خوا دەفەرمێ مەوەدەتەن خۆشەویستیان دەکەم لە لای یەکتر ئەمە بۆ کاتی گەنجێتی بۆ کاتی ساغیەتی بۆ سەرەتای یەکتر ناسین سبحان الله ئەم مەوەدەیە لە مەحەبەت بەهێزترە تەماشاکە تۆ جەنابتان ببینە کچێک هەموو منداڵی تا عازەبوون و گەورەبوونی لەگەڵ دایک و باوکیدا بەڕێ کردووە هیچ کوڕێکی نەبینیوە بەڵێ چاوی هەسەرگیری سەیریکە هەموو سۆز و هەست و خۆشەویستی بۆ ئەم ماڵی خۆی هەیە لەسەر کەلوپەلێکی ماڵەکە ڕوحی دەرە چەکچەکە لەولاوە کوڕێک دێ بێگانە پێی دوو ڕۆژ سێ ڕۆژە مانجێک یەکتریان ناسیوە کە مارەی کرد و بوو بە هاوسەری سەیری کرد لە دوای ئەو مارەکردنە هەموو سۆز و خۆشەویستی ئەم کچە سبحان الله بەلای ئەو کوڕە دەچێت دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لەو ڕووداوانەی کە بینیم کوڕێکی ڕۆکپێک لە وڵاتێک کە هاتبەوە کە خەڵکی سووریانە بوو هاتەوە لە ئەوروپاوە و خوازبێری کچێکی کرد بە عورف و عادەتی خۆمانەی ئیسلامی و کوردەوە ئەو وڵاتی خۆیان ئەڵێ دوای ئەوەی کە پێشکەشیان کرد و مارە کرا ئێوارە بوو من چوومە عەقدی زەواجەکەەوە مارەمان کرد دوای ئەوەی کەەوە ناسیاو بوو دەماڵەکان لە من نزیک بوو وەکو مامۆستایەک وەکو ئوستازێکی جامیعە کوڕەکە ڕۆژی دووەمنە ڕۆژی سێیەم بەیانەکەی سەفەری کرد یعنی هەمووی نەگەیشتووەتە 72 سعات ئەم هاوسەرگیریە لە 48 سعات تۆزە زیاتری پێچووە ئەڵێ ئەو کشەش لەگەڵ دەستگیرانی و لەگەڵ بنەماڵەکەی هات خواحافیزی لە دەستگیرانی بکە بۆ ئەوەی کە لە مەتارەوە بڕاتەوە بۆ وڵاتە ئەوروپیە ئەڵێ وەڵڵاهی بینیم کە خواحافیزی لێ کرد و تەوقەی لەگەڵا کرد چۆن ئەم کشە دەکوڵا و فرمێسک بە چاوی داهاتە خوارەوە من لەوێدا گەورەی خوام بەرچاو کەوت خوایە کچێک هەمووی چەند سعاتێک ئەم کوڕی بینیوە نە لەگەڵ یا ژیاوە نە لەگەڵ یا گەورە بووە نە لەگەڵ یا پەروەردە بووە ئەم خۆشەویستی و سۆزە باوکی سەفەری کردا ئاوا بۆی نەدەگریە دایکی سەفەری بکردا ئاوا بۆی نەدەگریە ئەوە ئەڵڵایە ئەو ئەڤین و خۆشەویستیە دەخاتە ناو دڵی ئەو ژن و مێردەوە بەرامبەر بە یەکتر جا هەر خۆشەویستیەکەی دروست کردایە هاوسەرگیری هەڵدەوەشایەوە نەخێر وەڕەحمە سەی قورئان کە وشباڵی دووەمی ڕەحمە بۆکەی سۆز و بەزەی پێدا هاتنەوە بۆ ئەو وەختەی کە ئافرەتەکە جوانیەکەی لەدەست دەدا بۆ ئەو وەختەی پیاوەکە هێز و گوڵی جارانی نامێنێ بۆ ئەو وەختەی یەکێکیان نەخۆشە بۆ ئەو وەختەی پیاوەکە لە دەوڵەمەندیەوە هەژار دەکەوێت بۆ ئەو وەختەی کەوا ئازار و مەینەتێکی ژیان ڕوویان تێدەکات کاکە ژیان هەر خۆشەویستی نییە بەشەکەی تری نەهامەتیەکان دەبێت بەزەی و سۆز پڕی کاتەوە ئەو کاتێک کە ژنەکە ئازارێکی دەبێت پیاوەکە لە تاوان خەوی لێ ناکەوێت پیاوەکە ئازارێکی هەیە ژنەکە ئامادەیە سوڵ بکات بچێتە دەرگای هەموو کەسێک بۆ ئەوەی کە ئازاری مێردەکەی لادا ئەمە خوا دروستی دەکات ڕەنگە بۆ کەسی تری نەکە وجعل بينكم مودة ورحمة جا کەسێک لەوانەی ئێستا جەدابتان گوێی لێبێ بڵێ ئەم خۆشەویستیە ئەم سۆزە نیشانەی چییە نیشانەی ئەوەیە ئەم دوو کەسە بە نەرمی قسە لەگەڵ یەک دەکەن بەڕێزەوە لەگەڵ یەکتر دەدوێن بە خۆشەویستیەوە سەیری یەک دەکەن بە جوانی جوابی یەکتر دەدەنەوە بە جوانی گوێ بۆ یەکتر دەگرن ڕێزی یەکتر دەگرن سوپاسی یەکتر دەکەن شکری یەکتر دەکەن دەستخۆشی لە یەک دەکەن
لەوانەیە بەڕێزێکە بێ ئێستا لەم مەجلیسانەدا لە کاتی بیستنی ئەم وتارەدا بڵێ من هەز ناکەم لەگەڵ خێزانەکەم داوا بم کەوا بێ هاوسەرگیریەکەم هەڵوەشاوەتەوە. نەخێر ئەزیزەکەم، هەر چۆن جەستە نەخۆش دەبێ واللهی ئاواش خۆشەویستیش نەخۆش دەبێ، مەوەدەش تووشی نەخۆشی دەبێت. جا نەخۆشی وایە سادەیە، هەڵامەتێکە. ژن و پیاوێک شەو ڕۆژێک ڕوویان لە یەک نیە و تووشی دەمەقاڵێک بوون، ئەبێت چارەسەری بکەیت. نەخۆشیەکەی هەیە زۆر قورس بۆ گەیشتۆتە ئاستی سەرەتان، ئێستا سەرەتانیش چارەسەری هەیە. هەرچەند کێشەی خێزانەکەت زۆری کێشا بێ، هەرچەند ساڵانێکی بەسەرا تێپەڕی بێ، مەویز مەبە، دەرمان بەکاربێنە. کام دەرمانانە؟ یەکەمیان ئەو ژنەی کە حەز دەکەی مێردەکەتت خۆش ناوێ، ئەو پیاوەی کە حەز دەکەی وەکو پێویست ژنەکەتت خۆش ناوێ، چاوی خۆل لە ئاستی نامەحرەما بگرە، ماوەیەک هیچ نەزەرێک مەکە. ئەی ژن سەیری هیچ پیاوێک مەکە جوانتر بێ، وا بزانانی جوانترە لە مێردەکەی خۆت. ئەی پیاو سەیری هیچ نێکی تر مەکە و چاوت لەبەر خوا پارێزە. وەڵڵاهی دوای ماوەیەک خێزانەکەی خۆت، هاوسەرەکەی خۆت بەلاوە جوانترین کەسی سەرزەوی دەبێ. دووەمیان سەلامی لێ بکە. ئەی پیاو کە هەز دەکەی وەکو پێویست ژنەکەت خۆشی ناوی، سەلامی لێ بکە. کە چوویتەوە ماڵە بە جوانی سەلامێکی ڕێک پێ بکە. خوشکی بەڕێزم کە مێردەکە سەلامی کرد، تۆش بە جوانترین وشە و زەردەخەنەوە بڵێ یا ڕەبی بەخێر بێتەوە بۆ ماڵەوە، وەڵڵاهی ماڵەکە بەبێت تۆ چۆڵ بوو. بەخوا بەم دوو سێ قسە جوانانە یەکسەر خۆشەویستیەکە دروست دەبێتەوە، هەڵامەت و نەخۆشیەکە لە ناو ئەڤین و دڵداریەکەتان دەچێتە دەرەوە. بە سەلامکردن. سێم لێبوردە بە، لە لێبوردە بە ئەو لاپەڕانەی ڕابردوو هەڵدەوە فڕیاندا. خوا بەو گەورەی خۆیەوە چەند ساڵ تاوانت کردووە کە داوای لێخۆشبوونت لێکرد لێت خۆش دەبێت بەو هەموو عەزەمەتی خۆیەوە. ئەگە هاوسەرەکەت چەند ساڵێک خراپ بووە، دەتوانن هەر ئەمڕۆ لاپەڕەیەکی نوێ لە خۆشەویستیدادا هەڵدەنەوە، داوای لێبوردن لە یەک بکەن و بەدڵ لە یەکتر ببورن، ئەو لاپەڕە ناشرینانەی ڕابردوو لابرن، لاپەڕە سپی و گەشەکان دەست پێ بکەن. پێنجەم معاشرە بە معروف. چوارەم معاشرە بە معروف. معروف ئەوە نییە کە هەر ئازاری نەدەی، تەحەمولی ئازار بکەی. من نمونەی عەرزی جەنابتان دەکەم. جاری وایە جەنابەت دەستت بردۆ بۆ گوڵەباخێکی بۆن خۆش، بۆ جوانی و بۆنی خۆشی ئەم گوڵە ناوازەیە، وەڵای لەو کاتە یەک دوو دڕکیش بەدە پەنجە تا چووە، بەڵام بەلاتەوە زۆر ئاسایی بووە. لە پێناوی دەستکەوتنی گوڵێکە ئەبێت تەحەمولی ئازارەکەشی بکەی. لە کاتێکە هاوسەرێک جاژن بۆ پیاوەکەی، پیاو بۆ ژنەکەی، ئەو هەموو خۆشی و فەرەحی پێدەبەخشێ، والله ئەبێت تەحەمولی دوو قسەی زبر و بۆڵێکی ناو ماڵ و ڕووگرتکردنێکی کاتی بکەیت. هەروە بزانە لە پێناوی دەستکەوتنی گوڵێکی بۆندار و جوانە چەند دڕکێکیش بە پەنجە تا دەچێ، بەڵام بەکەمی. ئەوە تەحەمولکردنە. ئەبێ ئەو نابێ بڵێ لە پێناوی لێکردنەوەی گوڵەکەدا نابێ هیچ دڕکێکم بەرکەوێ، خوا سنەتی وانیە. إن في ذلك لآيات لقوم يتفكرون. لمدى بلغوني شانا لسد الصلاة پروردگار هيا خواد فرمي بتشاوي خود ببينا هاو سرگيري بس بو انجام مدى كاتك وزنسيا مرتاح بي خواردنت بو دروسكا مالو حالت هبه نا بيري لصلاة خوابكوا بيري او كاتك وخشكي برزم كعوات او بو بياك بيتا خوازبينيد دخواك يستا هاو سرت هيدلي آزار مدى ئەی پیاوی بەڕێز چەند جار دوعات کردو خوایە بچمە خوازبێنی کچی فڵان کەس و پێشکەشم کەن، ئێستا وابزانە هەر ئەو ڕۆژگارەیە لە یادی مەکە، بێوەفا مەبە، بیهێنەوە بیری خۆت و سوپاسی خوای لەسەر بکە. وەڵڵاهی زۆربەی کێشە خێزانیەکان هی ئەوەیە ئینسانەکان بەس بە مادیەن دەڕوانە یەکتر. خوا و زیکری خوا و شوکرانە بژێری ئەڵڵامان لەبیر کردووە، زۆر گرفت دێتە ناو ژیانی هاوسەریمانەوە. هاوسەرگیری چارەنووسە. ئافرەتی هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، پرسی ئەی پێغەمبەر لێی پرسی ئەذات زەوج ئەنتی، هاوسەرت هەیە خوشکم؟ قالت نعم، وتی بەڵێ. فەرمووی كيف أنت له، چۆنی بۆی؟ قالت ما آلوه إلا ما عجزت عنه، وتی خزمەتی دەکەم مەگە شتێ لە توانامدا نەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی انظری أين أنت منه، سیر کە بزانە تۆ بۆ لە ئاستی ئەوە چۆنی، فإنه جنتك ونارك. لمسند امام احمد فرمودك هاتو صحيحه فرموي چونکە مێردەکەت بەهەشتی تۆیە و دۆزەخی تۆیە. خۆ بەهەشت و دۆزەخ هەر بەدەست خوایە، یعنی ئینسان لە چارەنووسی لە کوێوە دیاری دەکرێت لە هاوسەرگیریدا. هەیە پێش قیامەت ئێستا لە بەهەشتایە، هەیە پێش قیامەت ئێستا لە دۆزەخایە، لە ژنانیش و لە پیاوان. لەبەر ئەوە ئەوەندە هەوڵ بدە ژیانت چەند حەز دەکەی لە قیامەتا بەهەشتی بی، ئەوەندە هەوڵ بدە دڵی دوو هاوسەرەکەت ڕاگری بۆ ئەوەی ژیانی ئێستات بەهەشتی بێ. ئەگەر وەختی هاوسەرگیریت هات دوای مەخە، چاو لە فڵان کەس مەکە بۆ ئەو شووی نەکرد، بۆ ئەو ژنی نەهێنا، خوا تۆی بەتەنها وەکو خۆت دروست کردووە. شاعیری لاو کاک فاتح بەختەوەر
لا دیوانە شعرەکەیدا کە بەڕێزەوە پێشکەشی کردم بە ناوی کەشکەشانەوە شعرێکی جوانی لەم بارەیەوە هەیە و دەڵێ میوە گەر نەخورێ پێش خراپبوونی ئەبێت جێ بکرێ دوای لە ناوچوونی خەمی خۆت نەخۆی خەمت ناخورێ هەر خەم تۆ ئەخوا خۆ خەم ناخورێ کار ئاسان بکە و ئیش مەشێوێنە ڕۆژی نیوەڕۆژ شەوی لە شوێنە بۆشتی بچووک گەورەت بیر نەچێ سەرپەنجەی هیچ کەس لە هی تۆ ناچێ دایک و باوکیش بۆ کەس نامێنێ دایک و باوکیش بۆ کەس نامێنێ بیست برات هەبێ مێردێ ناهێنێ پیاوی ڕازگۆش دیانی پیادەنێ پیاوی ڕازگۆش دانی پیادەنێ سەد خوشکی هەبێت ژنێک ناهێنێ هیچ کات کەسێک نییە بتوانێت جێگەی هاوسەر نەبۆ ژن نەبۆ پیاو بگرێتەوە ئاگاداری بە پەیاممان بۆ کچان ئەوەیە پێش ئەوەی جوانی ڕووی کوڕێک ببینی جوانی خوی ببینە بۆ کوڕانیش دەڵێن دکتۆر محەممەد ئیقبالی لاهووری ڕەحمەتی خوای لێبێ ئەو فەیلسوفە گەورە دەڵێ ئەی کوڕان النساء ثلاث کچان ژنان سێ جۆرن بزانە کامیان هەڵدەبژێری جۆری یەکەمیان تەنها وەکو گوڵێکی جوان وایە بەس جوانی ڕوخساری هەیە هیچی کەی تیا بەستە نییە بەس لە ڕوخسارە گوڵێکی گەشاوەیە هەر وەختی هەڵت بژار ماوەی چەند ڕۆژێک ڕەم بێ ماوەی مانگێک ڕەم بێ ساڵێک کام گوڵەی دەڵێ زۆر گەش و جوانە وردە وردە بەرەو سیسی دەڕوا ژنی واش هەیە کە لەبەر جوانیەکەی هەڵبژێردراوە دوای ماوەیەک جوانیەکە دەڕوا ئەمجا دەبێتە ئازار و ژان بۆ مێردەکەی دووەم ژن ئەو ژنەیە کە وەکو گەوهەرێکی بە نرخی وا بچکۆلەوە جەوهەرێکە گەوهەرێکە ئەها بەقەدەر هەڵماتێکە ئەگە بیفرۆشی دەوڵەمەندن ناکە مەگەر هەر لای خەڵک بڵێ کوڕینە جەوهەرێکم هەیە گەوهەرێکم هەیە باقوبریقی وایە و ئەوەندە جوانە و ئەوەندە وایە ئەو ژنەیە لە ڕووی شەهادەوە زۆر باڵایە دکتۆرای هەیە ماستەری هەیە بە کەلۆریۆسی هەیە بە حساب خوێندەوارە بەڵام دینی نییە هیچ پەیوەندێکی بە دین و ئاینەوە نییە ئەوە مەگە بەس بڵێ وەڵا ژنەکەم کاکە شەهادەی دکتۆرای هەیە باسێک بە تۆ نادا لەولاوە سوودمەند نابی لێی ئیلا مەگە وەکو گەوهەرەکە لە لای خەڵکە باسی بکەی بەڵێ شتێکی ئەوام هەیە سێمیان کەنزون لا یوفنا خەزیانەیە کە هەرگیز تەواو نابێ ئەویش ئەو ئافرەتەیە لەبەر چاوی تۆ لە هەموو ژنانی دنیا جوانترە جوانیەکەی هاتۆتە ناو دڵتەوە دووەمیان ڕۆشنبیرە جا ڕۆشنبیر لەگەڵ خوێندەوارە دوشتی لەک جیاوازن هەیە شەهادەی زۆر بەرزە بەڵام لە ئاستی ئەتەکێت و ژیانی ڕۆشنبیریدا سەد خۆزگەی بە نەخوێندەوارێک هەیە نەخوێندەوارن لە ڕووی کتابەت و خوێندنەوە و نووسینەوە بەڵام ئاستی ڕێزگرتن و حرمەتگرتنی هاوسەرەکەی زۆر بەرزە کەواتە ئەویان ڕۆشنبیرە جوانە لە دڵی تۆدا ڕۆشنبیرە دیندارە خواناسە قەت خیانەت لێ ناکە قەت زوڵم لێ ناکە لەبەر خوا ئازارن نادا لە خوا دەترسێ لە ئاستەتدا ئەو ئینسانە ئەو ژنە بەڕاستی خەزێنەیەکە کە هەرگیز تەواو نابێ کابرایەکەیە پیان وتۆ جان میتلۆن نووسەر و شاعیری گەورەی بەریتانی بووە کاتی خۆی زانایەک لێ پرسی جان میتلۆن باشە بۆچی شانشینی بەریتانیا ئەگەر تەمەنی گەیشتە 14 ساڵ لە ڕووی قانونی بەریتانیەوە بۆی هەیە کە ببێتە شانشینی بەریتانیا لە 14 ساڵە بە پێی قانونی بەریتانی باشە بۆ لە قانونە نابێ کەسێک هاوسەرگیری بکە بە پێی قانونی بەریتانی ئەگەر تەمەنی لە 18 ساڵ کەمتر بێ ئەڵێ ئەویش وڵامێکی جوانی دایە وتی کاکەگیان لەبەر ئەوەیە بەڕێوەبردنی مەملەکەتێک زۆر ئاسانترە لە بەڕێوەبردنی ماڵێک بەس 14 ساڵی دەتوانی وڵاتێک بەڕێوەبەری بەڵام تەمەنت 18 ساڵ کەمتر بێ بە کەڵکی بەڕێوەبردنی ماڵێک نایە بەڕێوەبردنی وڵاتێک وەڵڵاهی ئاسانترە لە بەڕێوەبردن و تەحملکردنی ماڵێک بە ئاسوودەی بەهێمنی و نەهێڵی تووشی ئاژراوە بێ ها ئەو سیاسیانەی فاشلن هەر ڕۆژە شەڕێک بە وڵاتەکان دەنێنەوە بەڵام ئەو سیاسیانی کە حەکیمن تەحملی زۆر شت دەکەن بۆی ئاژاوە نەهاتە وڵاتەکان و لەناو خۆدا ڕێک بن ماڵیش بە هەمان شێوەیە پیا و بە تایبەت ژن هەردووچیان زۆر وریانە بن ئاژاوی دەرەوە و ئاژاوی ناوخۆی بۆ دروست دەبێ ئەبێ زۆر بە سیاسیانە و حەکیمانە بەڕێوەی بەرن بەڵام ماڵەکە قورسترە ماڵەکە 4 ساڵ لە پێشەوە تەمەنی بۆ دانراوە ئەی باوکی کوڕ پەیاممان بۆ ئێوە ئەوەیە ئەگە ماڵ و سەربەت و سامانت هەیە بۆ کوڕەکەت سەرفیکە دڵنیام هەر یەکێک لە جەنابتان پێت خۆشە کوڕەکەت لە خۆت بەختەوەتر بێ بەڵام باوکانی کشمان لەم لاولایەکەوە هەن ماڵ و سەربەت و سامانی زۆریان هەیە کوڕەکەی ژن دێنێ دووسێ خانووی هەیە کوڕەکەی دەچێتە کلێسیەوە کوڕی خانووی خۆی ناداتێ ئەوەی بێ مەهێڵە بکەوێ ئەگەر هات و کوڕەکەت حەزی لە کچێک بوو
مانع مەبە، با تۆ لەگەڵ بنەماڵەکەشیان ڕێک و پێک نەبی، با ئیتیجاهی حیزبی تۆش نەبێ، با لە عەشیرەتی تۆش نەبێ، ڕێگری لە کوڕەکەت مەکە و با بە دڵی خۆی بگا. ئەی باوک و دایکی کچان، پەیاممان بۆ ئێوە ئەوەیە کاتێکەوە کچەکەت گەورە دەبێ بە بەیانووی ئەوەی بۆ خوشکەزاکەی خۆمم داناوە، بۆ برازاکەی خۆمم داناوە، مەنعی مەکە لە شوکردن بە خەڵک. ئێستا لە وڵاتی ئێمەدا بەداخەوە هێشتا ئەم کولتورە ماوە. کاکە کچەکەت دەدەی بە برازاکەت پێم بڵێ برازاکەت لەوە لێت نزیکتر نابێ، زاوات بێ هەر پێت دەڵێ مامە، زاوات نەبێ هەر پێت دەڵێ مامە. خوشکی بەڕێزم خوشکەزاکەت زاوات بێ هەر پێت دەڵێ پورێ، زاوات نەبێ هەر پێت دەڵێ پورێ، خۆ لەمە زیاتر نایهێنێ باوەشتەوە. ئەگەر یەکتریان بەدڵ بوو نووری عەلانوور هەر زۆر پیرۆزە، هەر زۆر پیرۆزە. کە یەکتریان بەدڵ نەبوو مەڵێ من بۆ خزمەکەی خۆم نەبێ ناهێڵم شوو بکە. ئەو ڕێگریە لە کچەکانتان مەکەن. ڕێگری لە دڵی کچەکەت مەکە، بیدە بەو کەسەی کە خۆی پێویستی پێیەتی و خۆشی دەوێ. بۆ نمونە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پیاوێک و ژنێک بە حرمەت و بەڕێز ئەهلی مزگەوت وەکو جەنابتان چوونە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وتیان ئەی پێغەمبەری خوا بپرس و ڕایە کاتوین. پیاوێک کوڕێکی دەوڵەمەند و بنەماڵەیەکی خانەدان و بەڕێز لەگەڵ ماڵێکیکە کە کوڕەکەیان هەژار و بنەماڵەیەکی هەژارن، بەڵام ئەوانیش دیندار و بەڕێزن، هەردوو لا قەدەری خوا بە یەکەوە هاتوونە خوازبێنی کچەکەی ئێمە. ئێمە لەبەر خاتی کچەکەمان زۆر جار دایک و باوک وەڵڵی هەر لەبەر خاتی کچەکەیە ئەڵێ خوا دەکا ماڵی فڵان کەس دەوڵەمەندن، کوڕەکە خانووی هەیە، ساری هەیە، ماڵی هەیە، ئیشەڵڵا کچەکەم دەحەسێتەوە. وەڵڵی ئەی پێغەمبەری خوا ئێمە تەماحمان لە ماڵی ئەو کوڕەدا نییە، بەس لەبەر خۆشبەختی کچەکەمان حەز دەکەین شوو بە دەوڵەمەندەکە بکە، بەڵام کچەکەمان بۆ خۆی مەیلی هەیە بەلای هەژارەکەدا. ئێمەش دەڵێن ڕۆڵە ئێستا خۆشت دەوێت کوڕە دوای هەژاری ژیانت لێتاڵ دەکا، کەچی هەز دەکەین هەر بۆ لای ئەویان پێ خۆشترە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئیختیار بدەنە دڵی کچەکەتان کامیاڵی هەڵبژار با بە دڵی خۆی شوو بکە. ئەوەش پەیامی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ هەموو سەردەمەکان. ڕەن بێ بڵێ کوڕی فڵان کەس هاتۆتە خوازبێنی، کچم باخر کوڕی فڵان کەسیش هاتۆتە خوازبێنی، بەڵام ئەمەیان هەژارە. نا بڵێ دڵی خۆت بە کامیان دەکرێتەوە، بەویستی خوا ئێمەش هاوکاری دەکەین و کلێنێکت بۆ پڕ دەکەینەوە. لێی گەڕێ ئەو کەسانش کەوا کچیان هەیە، ئەو کەسانەی کچەکەت شووی کردووە، سەی دەکەی بەڕێزان ئەم گرفتە لە وڵاتی ئێمەدا زۆرە، نەخوەکو نەخۆشیەک وایە نازان بۆ هۆکارەکەی چی بێ، ئەوە دەبێت کۆمەڵناسان لێ بکۆڵنەوە. کچەکەت شوو دەکا بەدڵی خۆی شووی کردو بە حیساب، عیبی نییە. بەڕەزامەندی لە بەردەمی مامۆستای ئاین و حاکما شووی کردووە، کەس زۆری لێ نەکردووە، هیوای بەختەوەریت بۆ خواستووە، سەی دەکەی لە کتوپڕەکەت لە وڵای ئەو کوڕەم خۆش ناوێ، وڵی لەبەر چاوم ناشرین بووە. جا لە وڵاتی ئێمە ئەم مشکلەیە هەیە، ئەوە جادوم لێکراوە، ئەوە سیحرم لێکراوە، کاکە جاکەوابێ ئەم وڵاتیان پڕە لە ساحیر و جوێدووکەر، ناوەڵا وانە. ئەمە دەبێت گرفتێکی دەرونی هەبێس. زۆر لە کچەکەت مەکە مەڵە کچی خۆم ئیلا دەبێت شووی پێ بکەیت، کچم حیامان دەچێت، تۆ مارەکراوی خەڵک پێی زانیوە شەکرا و خوراوەتەوە، نابڵە کچی خۆم تۆ هەر ئەولادی ئەم ماڵی وەڵڵاهی دایکە بۆ بە کچەکەی توی شووی پێ نەکەی لێت بێبەریم، تازە حیات بردین شووت پێ نەکردایە، نە بەڵێ تۆ هەر کچی ئەم ماڵی هەر ئەولادی منی، من هەر دایک و باوشی تۆم، سەبرێک بگرە دانیشە هۆکارەکەمان بۆ باسکە بزانین چارەسەرێکی بکەین. ئەگە دوای مەسافەیەک دوای 5-6 مانگ دوای ساڵێک زانیت بەڕاستی ئەم کچە هەدڵی بەم کوڕە ناکرێتەوە، لە خۆتی بێبەری مەکە، لە لۆمەی خەڵک مەترسێ، کاکە خەڵک 4 ڕۆژ باست دەکا، 40 ڕۆژ باست دەکا، دوایی لە بیری دەچێەوە. بەڵام ئەگە هەر بە نابەدڵی و لە بە خاتی تۆز بە زۆر داتێ، وەڵای ئەمجا هەموو ڕۆژێ خەڵک باست دەکات، چونکە هەموو ڕۆژێ ئاژاوی دەبێت. لەبەرەوە منداڵی خۆت جگەرگۆشەی خۆت بە قوربانی خەڵک مەکە. ئەگە کوڕەکەش دوا بوو بەرامبەر بە کچی خەڵک، ماڵێ ڕۆڵە حیامان دەچێت، بڵێ من ئەوەی لە توانامدا هەبوو بەرامبەر بە تۆ جێبەجێم کرد. ئەمجا دڵی خۆت وجدانت هەبێ کچی خەڵک ئابڕوومە بە، خەڵکیش خوشکی هەیە وەکو تۆ پێت خۆش خوشکەکەت بەختەوەر بێ، ئامۆژگاری بکە بە زمانێکی نەرم بە نەسیحەتی خۆش. دوای مەسافەی چەند مانگێک ئەم کوڕە هەر سوور بۆ کچی فڵان کەسی ناوێ بامارەشی کردبێ، لە خۆتی بێبەری مەکە، مەیتارێنە لە ئەولادایەتی بێبەری مەکە، بڵێ دڵی خۆت هەڵبژاردەیە و ئەم شتە بۆ خۆتە. مانگێک خەڵک باسمانکە باشترە لەوەی هەموو تەمەن باسمانکە و بنێشتە خۆشەی بەرزاری خەڵک بین. ومێدی هاوسەرگیریەکی سەرکەوتوو بۆ هەموو کوڕان و کچانی وڵاتەکەمان کوردەواریەکەمان دەخوازین، بەویستی خوای گەورە ئەم بابەتە ڕەم بێ مابێتی، ڕەم بێ پیاوانێکی بەڕێزی بە تەمەن بڵێن مامۆستا ئەم جومعەیانە هەر باسی گەنجی کرد. ئەی خۆشەویستی ئێمە ئێوەش باستان هەیە، ئێوە کەسانی کە هەر هاوسەرگیریان بۆ ئەنجام نادرێ، ئێوە کچانی کە تا ئێستا شوویان نەکردووە، ئێوە کوڕانی کە تا ئێستا ژنیان بۆ نەهاتووە، ئەی ئەوانەی کە هەتا دەمرن زەواج ناکەن، ئایا باسێکیشمان بۆ ئەوان نییە؟ ئەگەر خوای گەورە فرسەت بدا و ئەم بابەتی نەورۆز و کۆمەڵە مناسەبات دێتە پێشەوە کە ضرورە ساڵانە قسەی لەسەر بکرێ، ئەگەر دەرفەتمان هەبوو بۆ ئەوە ئینشاءالله لەم زنجیرەدا باسێکیش لەوانە دەکەین.
بأميري بختوري بو همو لا يقدر ودكين خوي قولي بختوري دنيا وقيامت مانك يا ربي خواه سرفرازي دنيا وقيامت مانك بختوري دنيا وقيامت مانك چی چاکە بێنێ پێشێ بۆمان چی خراپەیە لێمان بەدوورکەی خوایە ڕەحم بە خۆمان و بە خێزان و منداڵمان بکەی خوایە ڕەحم بە ئەولادمان بکەی علم و حلمیان زیادکەی یا ربی خوایە بەرچاوڕوونی دنیا و قیامەتیان کەی خوایە هەموو کوڕ کچەکانمان بە حیا و حرمەت و ئەدەبێکی موسڵمانانە و کوردەواریانەدا بە خانە و لانەی هاوسەرگەری خۆیان شاد بن خوایە کاراسانی بکەی بۆ کوڕ کچەکانمان ئەوانەی کەوا دڵیان بە یەکەوەی خوایە هاوسەرگیریان بۆ ئاسانکەی ڕەحم بە حاڵمان بکەی عاقبەتمان خێرکەی ئەوەی نەخۆشە یا شافی یا ئەڵڵا بە گەورەی خۆت خوایە شیفای بەخێری بۆ بنێری هەر کەس دڵ بەخەمەوە نەخۆشی دەرونی هەیە خوایە ڕەحم بە دڵ و دەرونی غەمباری بکەی هەر کەس دەستکوتە دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە هەر کەسێک لە ئەهلی ئەم مزگەوتە و مزگەوتەکان و ماڵەکانی خوایە گرفتارە و مشکیلە هەیە خوایە بە گەورەی خۆت بۆی ئاسانکەی خوایە گرفتەکانی بۆ حەلکەی بۆ ئاسانکەی باوک و دایکێک بین شایەنی ئەوە بین دایک و باوک بین خوایە منداڵەکانیشمان ئەوەندە ڕێک پێک بن شانازیان پێ بکەین لە کۆمەڵاکەوان ئەولادی ئێمن ئەولادمان ساڵحکەی عاقبەتمان خێرکەی جێگامان بەهەشکەی لە عەزابی قەبر و دۆزەق بە دوورمانکەی ئەوانەی مردوون لە گوناهیان خۆش بی ئەوەی موسیبەتدارە و مردووی لێ مردووە خوایە سەبووری بە حاڵی بدەی ئامین ئامین والحەمد لله رب العالمین